چیرۆکنووسی بەناوبانگی بەرازیلی پاولۆ کۆیلۆ بەسەرهاتێ دەگەڕێتەوە. بە هەندێک زیادەنووسین و جیاکاریەوە ئێمە لێرەدا دەیهێنین. دوو قەشە بەیانیەکی زوو بوو، دەیانویست لە ڕووبارێ بپەڕنەوە. هەرچ یەکەیان جیهانێکی جیاوازیان هەبوو، هەرچەندە وابەستە یەک ڕواڵەتی دینداری بوون. هەرچ یەکەیان سروشتێکی جیاوازیان هەبوو لە بژاردەکانی خێر و شەڕدا. هەردووکیشیان بزواوی نەخشەکانی قەدەر بوون. گەیشتنە تەنکە بوارێک لە ڕووبارەکەیە، لە باس و خواسی جیاوازا بوون و هاوشانی یەکتر بوون و دەڕۆشتن بەڕیا. لەپڕ کچێکی جوان و تازە پێگەیشت و وەک ئەوان لە کەنار ڕووبارەکە وەستا بوو. وشەی لە گەر و بڕین و خەیاڵی پەرت و بڵاوکردن. بە حوزوری ئەو دەرگایەکی تری قەدەریان لێکرایەوە. بینینی ئەم ئافرەتە لەم شوێنە چۆڵەیە کارتێکی قەدەرە بۆ ویستی جیاواز و ئیختیاری مرۆڤەکان. ئەم چرکەیە زۆر جیاوازە لە چەند خولەکێکی پێشتر. صیفەت و خۆویستی فرەڕەنگ بە دەردەکەوێت. مەخفیەک نییە سەر نەکەوێت، دەردەکەوێت. قوڵاییەکانی ناخی مرۆڤ و فەلسەفە کەڵەکەبووەکانی و ئەنانیەتە جێگیرەکەی و فرمێسکە تیمساحیەکانی و سروشتە ئەسڵیەکەی و داهاتە معنەویەکانی لە داوێکا ڕاوەکرێن و بە ئاسانی بەر ساحەی عەرەزاتی بچووکی دنیا دەکەوێت. کچەکە داوای لە قەشەکان کرد هەتا کۆمەکی بکەن و بیپەڕێننەوە بۆ ئەو بەری ڕووبارەکە، لەبەرەوەی بە خودی خۆی زاتی لێدانیە و ڕووبارەی نەبوو. بۆ ساتێک بێدەنگی دروست بوو، دەتوت بێدەنگی ئەشکەوتێکی ژێر 40 مەتری ئاوی دەریا گەورەکانە. قەشەی یەکەم بێدەنگی داگیری کرد، زۆر درەنگ، زمانی لە قوفڵی ئەندێشەی دەربازی بوو. لەوێیە هیچی نەوت، بەڵام کار و پیشەی و هەیئەت و ڕواڵەتی بازگەی بەرپرژدانەوەی ئاوە تاوانێک بوون. بەڵام قەشەی دووهەم پێیوت بەسەر چاو منەت پەڕێنمەوە. لە ئامێزی گرت و باوەشی پیا کرد و لە ڕووبارەکە پەڕاندیەوە. ئەویش سوپاسی کرد و کۆتایی بە هەموو شتێک هات. هەردوو قەشە درێژیان بە سەفەرەکەیاندا و کچەکەش لیان جیابوویەوە و بەڕێیەکی تردا ڕۆشت. قەدەر دەمانداتە دەستاقیکردنەوە هەستیارەکان. ئەوانەی لە شەوێکی نوتەک و تاریکا چرایە کەڵەکەن و داهاتی ئەو ڕۆژیان دەدەنە بەڕووناکی زۆر کەمن. هەردوو قەشە ڕێیان کرد هەتا نزیکی خۆراوە بوون. قەشەی یەکەم بێدەنگیەکی خەماوی و بێزاریەکی ترسناک و بێ ئۆقرەیەکی حەسرەتاوی داگیری کردبوو. قەشەی دووهەم کچەی لە باوەش گرت و دەربازی کرد لە ڕووباری بەخڕ و کۆمەکی و یارمەتیدا و کۆتایی هات. کەوتەوە ناو باس و خۆسەکانی پێش ڕووبارەکەی. بەڵام قەشەی یەکەم تەنها بەڵەیە کرد و هیچ ئاگای لەو توێژەکەیان نەبوو. ئاش لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێک. مەراقی گوناهی لە باوەشگرتنی ئافرەتێک لەلایەن قەشەی هاوڵیەوە گنگڵی پێدا. بۆچی ئاوا گوناهێکی ئەنجامدا؟ بۆچی لە ئامێزی گرت؟ بایەکێکی ترەوەی بکردایە، با خۆی لە ئاوەکەی بدایە. هەرگیز نێویست وەک ئەوەی کە قەشەی هاوڕێی ئەنجامیدا بۆ ئەو کارە بڕوانێت. قەشەی یەکەم چەند سەعاتێکی دوور و درێژ خۆیە خواتەوە کە بۆچی هاوڕێکەی ئەو کارە ناپەسەند و حرامەی ئەنجامدا. توانای خۆگری نەماو. وتەکانی بە قەشەی هاوڕێی بڕی و بە دەنگێکی ناڕازی و خەمباریەوە وتی: باشە تۆ چۆنەوە ئافرەتت لە ئامێزگرت و باوەشە پیا کرد؟ بە بیانووی ئەوەی یارمەتیە دەیت و ئەی پەڕێنیتەوە لە ڕووبارەکە. قەشەی هاوڕێی هەناسی ئیکیاڵ کێشاوتی: کاکی من، ئەوە بوو من بەیانی زوو بوو لە ڕووبارەکە پڕاندمەوە و ڕۆژ بەڕێی خۆیەوە. بەڵام تۆ هێشتا و ئافرەتە بە باوەشتەوەیە و ناتەوێت لە ئامێزی خۆتی بکەیتەوە. ئیخلاص